سەکانی وەفا و عاشقدا لەگەڵ فڕینی پپولەیانەی ئەو نامانەی کە بۆنی ئاواز و خۆشەویستیان لێدێت دەچێتە بەردەم یادەوەری ڕۆژەکانی هونەرمەندێک لێرەدا و لاڵقەیەم جاری بەرنامەکەمانە بە هەکبەی پڕ لە محیبەت و ئەوینی پیرۆزەوە ئەبێتە میوانی هونەرمەندێکی هەزناسکی شاری سلێمانی کە ئێستا لە شاری هەولێر نیشتەجێ ئەویش خات و ئالان عومەری خۆشەویست دەبا پێکەوە ساتێک گوێ لە دەنجی دڵ و ئەوینی بگرێت. أنا كان ساعتها بخنات لكن بقولنا مثلا. سپاسی برنامه جوانی هنرمندانەکەم کە لە کۆیەوە ئێمان بەسەر کردێتەوە ئەو ڕێگەی دووریان بڕیواتونەتە لای ئێمە بۆ میوانداری و هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان نەخوازم هیوادارم هونەرمەندانی کەش بەسەر بکەنەوە. ئەگە کورتێک لە ژیانی خۆت بۆ مۆبیلەکانی خۆشەویست من ژنە کوردێکم هەز بەبوونی خۆمەکەم لە ناو بواری هونەردا لە خێزانێکی هونەردۆستیشم ئەگەر بڵم خۆشکەکانیشم دەنگیان خۆشە لەوانەیە بڕوان پێ نەکەن بەس ئەوان لە من دەنگیان خۆشتریشە بەس ئیتر پێم وایە بواریان بۆ نەرخساوە بێنە ناو بواری هونەر جگەلەوەی کە دوو خوشکیشم عازفکەمانە باوکشم دەنگی زۆر خۆشە ئیتر ئەمە بێتەوەی هاندەرێکە وەی بتوان لە ناو وەسەتێکی فەنی کار بکەین. خاوەنی سێ ئەلبومی گۆرانیم ئێستاش جەنابتان کە میوانداریتان کردین زۆر خۆشحاڵ بووم جگەوەی کە عەزیزێکی زۆریشتان کێشە باوکم هاندەری ینی هاندەرێکی گەورم بوو بۆ من پاشان بۆ هۆی ئەوەی کە لە بۆنە و مناسەبەکانە لە قوتابخانە لە سلێمانی بەشدار ببم ئیتر زۆر خۆشحاڵە بووم کە پیانەوتم دەنگە خۆشە بەس هیوای ئەوە مەخواست کە ڕۆژە لە ڕۆژان لەسەر شاشەی کوردی خۆم ببینمەوە زۆر حەزیشم لە دەنگی پەیمان عومەر بوو ئیتر ئەمە وای لێ کردم کە بێمە ناو بواری هونەر و خزمەتی هونەریش بکەین. لە یەکەم بەرهەمتدا هەست نەکرد کە گۆرانی هونەرێکی قورسە؟ نەخێر ئەمە مەس پێشم وانێ کە هەموو کەس بتوانێت بێ بە هونەرمەندیان بێ بە گۆرانی بێژیان مۆسیقی چونکە ئەوە دراسەکردن دراسەی بۆ بکەی پێم وایە گۆرانیش یان با بڵین دەنگخۆشیش هەموو کەسیش دەنگی خۆش نییە ناتوانێت بە گۆرانی بێش وەکو مۆسیقیش ئەبێ ئەوش دراسی بۆ بکەی جگەلەوەش ئیتر ئەبێ هەوڵ و توانایەکی زۆر بەکاربێنی بۆی بتوانی بە هونەرمەندی گۆرانی بێژیان مۆسیقی یان هەر بوارێکی تر. چێ بووە یەکەم کەس میلۆدی دەنجی ئالانی دۆزیەوە؟ وڵای ئەوانە ناستان چۆن دەست نیشان کەم چکە من هەر بۆ خۆم گۆرانی مەوت یعنی ئیتر کە وردە و دەوای لێ هەر لە ساڵی 90 کە هاتمە شاری هەولێر لەگەڵ تیپی هونەری مۆسیقای هەولێر کە ئەو کاتە مامۆستا شێرزاد محەممەد حسێن بەڕێوەبەری ئەم تیپە بوو یعنی وەکو پاڵپشتێک و تێ ببێتە ناو گروپی ئێمە و ئێمە هاوکاری دەکەین کە بۆی بتوانی ئەو بەهرەی هەتە لێرە بەکاری بێنی. ئالان عومەر بە چ گۆرانی لە ناو خەڵک ناچرا؟ وەکو سەرەتا کە وتم من زۆر متەئەسیر بووم بە هونەرمەند پەیمان عومەر بۆ یەکەم جار لەسەر شانۆ وەکو لاسایی دەستم پێ کرد ینی خاوەنی هیچ بەرهەمێک نەبووم بەس لاساییکردنەوەش تا ڕادەیە پێم باشە بەس دوای تر ئەبێ هونەرمەند ڕچکە و قاڵبی خۆی بگرێ کە چوومە ناو خەڵکیش بە گۆرانی وەی حەریرە وەی حەریرەش بەرهەمێکی فۆلکلۆر بوو ئەوە لەسەر شانۆ ئەومان پێشکەش کرد پاشان بۆنی هەڵاڵان پاشان ئەوەندە دەستم گرتووی ئیترەمانە بوون بە بەرهەمێک وەکو بەرهەمێکی لاسایی نەک خاوەنی ینی ئەنیوانە خاوەنی هەبوو بەس من خۆم حەزم لەو گۆرانیانە بوو کە لەبەرمە کرد دوای کە لە مناسبەیە شتێک بە ئەم بتوانێت. بۆ گۆرانەکانت زۆر شارێک هەڵەبژێری؟ شێعری کلاسیک شێعرێک بە ینی کە باز لە ناخی ئافرەت بکە زیاتر و گزارش لە مەعاناتیان بکە و شێعرێکیش کە ڕۆمانسی بێ بۆی دڵی گەنجانیشمان ڕازیکەین. بۆ گۆرانەکانی عەشێشان و گوڵبەهار و نەسی شێروان گرتووە و سوودت لە شێوازی گۆرانی ئەوان بینیوە پێدوانێت لەسەر هەموو گۆرانی بێژێکی ژن پێویستە سوود لە ئەزمموی پێشخۆی وەربگرێت؟ حتما ئەوانە بۆ ئێمە قوتابخانەیەکە نەبێ ینی
ئاورێک لەوە ڕابک دوش بینەوە ئێستا من بۆ خۆم زۆر بەی گۆرانیەکانم کە فۆلکلۆرن سوودم لە عایشەشان وەرگرتەوە بڵێن بۆ منە لەوانە کراسێتە زەڤێ ئیتر ئەمانە جۆرێکن لەو بەرهەمە فۆلکلۆریانەیە کە ئێمە ئەتوانین بە شێوازی چین نوێخوازی زیینویان بکەینەوە خۆیان هەر زیینون بەس ینی تازەگەریان بۆ پێوە دیار بێ لەناو بەرهەمەکە ئایا وەکو نەرمەندێک چۆن دەتوانانی سەلیقەی گوێگرانی کورد بە گۆران ڕابهێنیت پێویستە لەسەر ئێمە کە بتوانین خەڵک وا لێ بکەین کە گوێ لە گۆرانی کوردی بگرن ئەویش بە شتی تازە و داهێنانی بەرهەمی نوێ و کلیپی جوان دوور بێ لە تەقلید پێم وایە ئەنجا ئیتر کەمە بەسم تەقلیدەکە ئەوەیە ینی ئێستا زۆربەی ئەو کلیپانە ئەبینین کە لە وڵاتە عەرەبیەکانە کرێت بە جلوبەرجێکی ئەوەن بۆ ئێمە دەست نایە کە بتوانین بەو شێوەکەوان بەس هەتا ئەگەر نزیکیش بە مشکلە نیە بەس لەگەڵ ئەوەش ناتوانین وەکو ئەوان تەسەڕف بکەین لەبەرەوەی کۆمەڵگەی ئێمە تەقەبولی ئەو وەزع ناکە ئیتر بێ ئێمەش خزمەتی هونەرەکەمان بکەین بە شتێک کە کۆمەڵگەکەمان لێمان ڕازی بێ نەک ئەوەی کە ڕخنەمان لێ بکردن دلۆ بیرە ئەس بەکیشم دیر برم گەلێک بەکیشم دلۆ بیرە ئەس بەکیشم دلۆ دیر برم گەلێک بەکیشم دلۆ ئەس برم ناو میرگ و گوڵان بشکۆژت ئومێدا دلۆ ئەس برم ناو میرگ و گوڵان بشکۆژت ئومێدا دلۆ بەهرەی کسە گۆرانی بێژەکانی تر چۆن هەڵدەسەنجێنی و وەدەنجی کامیان پێخۆشە بە گۆرانی بێژە کچەکانی خۆمان بەوەی کە خزمەتی هونەری کوردی ئەکەن جگە لەوەی کە زۆر جار بە جلی کوردی و ئەیان بینم ئەمە شتێکی جوانە بە من و هەروەها بە دەم و بە ئەدا بە حتمما نەبێ هەموو ئەشتانە تەواوکەری یەکتریش بن بە کاری مۆسیقیشیان بە چێشیان معجب بم
دەنگی ئاوان جەمالم پێ خۆشە و دەنگینیان عەبدوڵڵا وەکو ئاگادارین لە ڕووی هونەری گۆرانیەوە تۆ خۆت بە بەهێزترین کەس ئەزانی لەسەر ئاستی هەموو کچێک گۆرانی بێژەکانی تر زۆر هیلاکە بم بە هونەرەوە با بڵێن زۆر هیلاکە بم بە بەرهەمێکەوە هەتا یەنە بەرهەم ئەوەش هەموو وەختی گرتوون بەس ئەوەی کە بۆیە ئەو مەبەستەشم هەیە کە باسی ئەەکەم ینی پێم وایە هیچ نابینم لە ساحەی هونەری کە بەو شێوە خۆی هیلاکە هەرکە دێن یەکسەر گۆرانێکی تەقلید لە پرۆگرامەکانە ئەڵێن یان با بڵێن شتێک هەروە هەڕەمەکی ئەڵێن و ئەڕۆن بەس ئەوەی کە ئەمەوێ بڵێم مێ بە بەرهەمی خۆیانەوە بێنە ناو ساحەی هونەری جگەلەوە بە شتێکی جوانی بۆ بکەن نەک هەر ئەوە بە سکوێنسەرێکی بۆ بکەن و تەواو لە کۆڵێکەنەوە بۆ بەرنامەی جوانی هونەرمەندان ئەوە باسەکەم من کە سێدەیەکە ئەەکەم یعنی ماوەی ساڵێک ساڵنیوە پێی خەریکە بم لێرە عازفە هێنم لەوێ عازفە هێنم مشاوەراتی شعرەکە ئەەکەم جگەلەوەی ئەو کلیپانش کە ئەیکەم هەموو بە سەر حسابی خۆمانە یان با بڵێن لە گرفانی خۆمان ئەیکەین ئەوە هەموو هیلای چییە اینجا ئەوانیش پێم وایە ئەو هونەرمەندانی کە ئێستا مەبەستم ئەوان یانی ئەو هونەرمەندانی کە لاناو ساحەی هونەری ئیشەکەن ئەو هیلاچێ نابینن وەکو من ئیتر بەرهەمێکەکەن تا ساڵێکی کە ئەسوڕێتەوە گوێ نایەنێ بەس من ئەگەر سێ مانگ جارێک چوار مانگ جارێک کلیپێ نەکەم خۆم مرتاح نابم یان بەرهەمێک نەکەم خۆم مرتاح نابم وەکو ینی با بڵێن وەکو کوردستان بەڵام لەسەر ئاستی جیهان ئێشتا هیچم نەکردە چکە ئەو تەقەنیات و ئەو پێشکەوتنەی کە لەوێ هەیە یان ئەو ئازادی کە زیاترە لەوێ هەیە لێرە نییە ئەو تەکنیکی و مۆسیقایی کە لەوێ هەیە بەڵێ گۆرانی زەفێ ئاواز هونەراوی زەڤێ بەرهەمێکی فۆلکلۆرە یەکێ بوو لە بەرهەمەکانی 2003 زەڤیە الپێژێ گوندێ سوورە لێلاو مەلێ چەندێ گندورە پسمامۆ دەسوارۆ هەی لێلێ لۆلۆ هەی لێلێ نێچێرا چاوامانە یەرنەگیری حالێمە دەسوارۆ هەی لێلێ لۆلۆ هەی لێلێ نێچێرا چاوامانە یەرنەگیری حالێمە زۆر سپاس ویستم ئەوەش دەستنیشان بکەم مامۆستایان ئەو بەرهەمایەکە لە بەرهەمەکانی کورسات کە هونەرمەندی بەڕێز سامان جەلال بە کلیپەکە هەستاوە خاتووە لەن هونەری گۆرانی کوردی لە دەرەوە ناوی کوردستان چۆن نبینی وڵای من لەسەر ئەو مۆزوعانە زۆر گلەیم هەیە جا من ئەگەر دەرفەتم پێ بن لە ڕێی تەلەڤیزیۆنەکەتان من پێم گوناحەکە ئەگەر هونەرمەندانی ئەوروپا کە هێنەوە بۆ بڵێن سیاحەت و سەفرەی خۆیان لێرە بە خزمەتێکی زۆرەوە بە کۆمەککردنێکی زۆرەوە ئەچنەوە ئەوروپا ئەگەر با بڵێن هونەرمەندانی ئەوروپا خەڵکی کوردستانی خۆشمان بن گرنگ نییە بەڵام ئەوانەی کە هێنەوە هەموو خەڵکی ئێرانن کوردی ئێرانن یعنی کەواتە لێرە ئەوانە نەبوون بە مورچی ئێمە ئەو خزمەتە زۆرەی کە بەوان ئەکرێ پێم وایە ئەگەر بە کچانی خۆمان بکرێ لە ناو کوردستان ئەگەینە قیمە یعنی من ئەوە هەڵەسەنگێنم وەکو کارە هونەرەکانیشیان وەکو پێم وتی ئەوە ئەگەرێتەوە بۆ تەقەنیاتیان بۆ ڕقابە بۆ لیژنە کە ئەگەر شتێکی جوانیش هەبێت لە بەرهەمەکانیان نەقسێک هەبێت لە بەرهەمەکانی ئێمە ئەو شتانە ڕەچاو ناکەین لێرە کە وەکو لیژنەی هونەری پیاچوونەوە بەسەر شیعرەکانە وەکو لیژنەی مۆسیقی یعنی ئەوە لەوێ هەیە و ئەو لێرە نییە ئیتر ئەو کەوش کە هەم بۆ ئەو گلێش زۆر سپاسی تەلەڤیزیۆنی ئێوە ئەەکەم کە دەرفەتان نام بۆ ئەو شتە باسی بکەم لە ڕووی مقاماتەوە چەند شارەزای لە مقاماتی کوردی هەیە من بۆ خۆم مەقامات هەڵێم بەس هێشتا جورئەتی ئەوە ناکەم بیشێوێنم یعنی پێشکەشی کەم بە ئەو جەماوەرە خۆشەویستی خۆم لەبەرەوەی ئەڵێ ئەگەر ئەتوانی بڵێ قەیناکە بەزنەی شێوێنی مەقاماتی ئێمەش ئافرەتی ئێمە تا ئێستا توانیوێتی مەقامات بڵێ بەس بەو شێوە نەبوو بڵێ ئەوەش ئەگەرێتەوە بۆی کە ئەگەر شوێنێکیان پەیمانگایان
شوێنێکی هوەری هەبێ بتوانین ئێمە پرۆڤەی تیا بکەین یان دراسی تیا بکەین هیچمان کەم نیە لە هونەرمەندانی پێشوو کە توانیوانە مەقامات بڵێن چەهچەهەی بۆی بوون عەزیزم ئاهوزاری پێوەیە هەل هەلەی یار هەل عیشقە دەردی کاری پێوەیە دولبەران ڕوونەسیم بۆنی بەهاری پێوەیە نێرگەز و شەهلات دەلەرزن عیشوەکاری پێوەیە گوڵ شکۆفە کردووە و خونچەی بەهاری پێوەیە هونەرمەند کەی پیرۆزە بێ جەماوەری لێ ڕازی بێ مەغرور نەبێت دڵی کراوە بێ دڵی فراوان بێ لەگەڵ خەڵکی بچێتە ناو خەڵکی دڵی خەڵک لە خۆی ڕازیکە ئەو کاتە پیرۆزتریشە بێت گۆرانی نارێ کەمەژێکە لە کلیپەکانی بەڕێزت وەکو لە کلیپەکەشدا دیارە بەڕێزت خەریکی کاری جلشوتنەوە شتانی ئەگەر نارێ بەرهەمێکە فۆلکلۆرە بەس ئێمە وامان داناکە ئەو بەرهەمە وەکو دەوری کچەلادی یەک ببینم من پاشان پێم وایە ئەو بەرهەمە هەر کە ئەیبینم خۆم بە بەرهەمێکی کۆمیدیەتە بەرچاوم چکە هەتا تەواوە بێ ئەوە نەتیجەی نیە ئەو تەنافە هەر ئەبچڕێ نارێ نارێ دی نارێ لێ نارێ ئاواک و باکت نارێ لێ نارێ چ خواشە سیاداری لێ ناری چ خواشە سیاداری لێ ناری هۆینەر هۆینەر هۆیناری لێ ناری شوشتن دانا طابيلي ناري ذكي ناري بخازم لي ناري بخازم جدي وبابيلي ناري هوينر هوينر هويناري لي ناري ئەلان خەلێ سەبە باسی ئەو سیدی تازەی بەڕێزت بێن کە بە ناوی خۆشەویستی منە سەرەتامە ئاماژە بەوە بدەم کە ئەو سێدەیە بریتە لە 8 گۆرانی ئەو خۆشەویستی مەش کە ناومان لێ ناوای چکە لە بەرهەمەکانی سەر ئەو سێدەیە شعر و ئاوازی خۆشەویستی من هی بەڕێز چەتۆ نەورۆزە ئەم سیدە وەکو باس کرد چەند گۆرانی لە خۆگری 8 گۆرانی وە وە چێش هاوکاری بوو لە تۆمارکردنی ئەم سیدە تازەیت کۆمەڵی هونەرمەندی دەست و پەنجە ڕەنگین و هەروەها چەندین هونەرمەندی شاعیر و ئیتر مامۆستای بەڕێز مامۆستا سەڵاح ڕەوفیش ئەویش لە ئەوروپا هاتەوە لە هۆڵندا ئەویش بە بەرهەمێکی جوانەوە شعری هونەرمەندی بەڕێز ئیسماعیل فڵماڵی بوو کردی بە ئاواز
یەکێکە لەو بەرهەمانەی کە ئێستا لەسەر ستیدیەکەم تۆمارم کردووە بە ناوی زەردەی حوزن. ئیتر کۆمەڵی هونەرمەندی کەش ئەمەوێنە ئاماژە بە ناویان بدەم کە ئەوانش هاوکاریان کردوون بەڕێز فەرهەنگ غەفور بە ئاوازێک و چەندین هونەرمەندی کەش بە ژەنین و بە شعر لەوانش کازم کۆیی، ئاراس کۆیی بە ژەنین و هەروەها نازم عەلی بە ژەنین و زانا ئەنوەر بە ژەنین، فەرهاد سابر بە ژەنین، ئومێد باڵەبان ئەویش بە ژەنین، ڕێدار سابر بە هۆنراوە، دووبارە مامۆستا کازم کۆیی بە هۆنراوە، ئیتر سەلمان بازی بە شعر و بەرهەمێکیش ئەویش هەر فۆلکلۆر بوو. ئەگەر ناوی گۆرانەکانمان پێ بڵێ. خۆشەویستی من سوێندی خۆشەویستی چەندم خۆشەویست زەردەی حوزن، ئەڤین و هەروەها دوو مۆم و گۆڤەند، محرابی مراس. گۆرانی ئەڤین کە کلیپێکی نوێی ئەم سیدیە تازەیە، ئەگەر باسی سینارۆ شوێنی جوڵماپێ کلیپەکەمان بۆ بکەیت. بەڵێ ئەوە ئەم کلیپە لە شاری تورکیا کردمان لە ئەستەمبول، ببرە لە وڵاتی تورکیا لە شاری ئەستەمبول. ئیتر ئەوە بەبێ سیناریۆ بوو، دەرهێنەری ئەم کلیپەش هارونیار بوو. ئەم کلیپەش کە بە ئێستا باسی لێواکەین مۆزوعەکە لەگەڵ سەردەمی کۆن بووم بڵێن خۆشەویستی بینی دوو کەس بۆ ئەوە ئەگەڕێتەوە نەموزین. اینجا ئیتر ئەمە هەستان ئەمان هەڵبژار بۆی کە زیاتر باز لە خۆشەویستی و ئەو جۆرە شتانە ئەکا بۆ ئیتر کلیپمان کرد لێوێ. ئەگەر پاسێک لەو گۆرانشمان ئەوە بەس بە مەوالەکە بۆتانە لەم چکە ئەوەی کەی تۆزێ زەحمەتە. ئەس بریندارە
عشقاته زين بحاله هندي ورا مروي شايف قلبي هندسانه هندي ورا مروي ئالان خان بەنیازی لەم سیدە تازەیە کلیپ بۆ چەند گۆرانی بکەیت جگە لە ئەڤین جگە لە ئەڤین بەنیازم هەتا 5 تا 6 بکەم یعنی گەر 5 نەکەم 6 نەکەم 5 دەکەم ئێستا بەنیازم کە خۆشەویستی من کلیپ بکەم بۆ سەتەلایتی کوردستان ئیتر ئیشەڵا بواریشم بۆ ڕەقسایم بۆ سلێمانی لەگەڵ کورسات کە ئەوە زەردەی حوزن کە بە ڕتمێکی ئۆرکێسترالی کراوە ئەوەش دەوێت ئیشەڵا کلیپەکەین جام پێم خۆشە کە ئەوەتان گوێ لێ بێت کە هی شعری بەڕێز مامۆستای بەڕێز و خۆشەویست ئیسماعیل فورماڵیە ئاوازی مامۆستا سەلاح ڕەوفە مۆسیقاش هەر مامۆستا سەلاح ڕەوف کردێت لە نێوانی من و تۆدا عشقێک هەیە لەبوو دەچێ وەکو ژیان ئاڵوخێنین رازێک هەیە لەبوو دەچێ لە نێوانی من و تۆدا عشقێک هەیە لەبوو دەچێ وەکو ژیان ئاڵوخێنین رازێک هەیە لەبوو دەچێ لە نێوانی من و تۆدا حەزێگەیە وەکو ئاگەر لە نێوانی من و تۆدا حەزێگەیە وەکو ئاگەر وەکو ڕێژنە بە چەخماخە لە گەواڵە و هەوری ئاگەر وەکو ڕێژنە بە چەخماخە لە گەواڵە و هەوری ئاگەر ئەی باسی گروپی مریەم خانم بۆ کە لە ساڵی 1990 لە هەولێر دامەزە ڕۆڵی ئێوە لەم گروپەدا چی بوو؟ گروپێکی ئافرەتانن لە بەڕێوەبەرایەتی هونەری مۆسیقا لەوێ ئەم گروپی ئەو بەڕێوەبەرایەتیان منیش بەوەی کە فەرمانبەرم لە بەڕێوەبەرایەتی هونەری مۆسیقا لە هەر بۆنە مناسبەیەکە کە شتێکی وایەتە پێشەوە ئەم گروپە چەند بەرهەمێکی منیان لەبەر کردووە ئیتر بەشداریەکەین بەیەکەوە بەڵام ئەمانش چەند ئافرەتێکی دەست و پەنجە ڕەنگینن هەموو دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکانن هەرێکە بە ئامێرێک عەزفەکەن ئیتر هیوام وایە کە ئەمە وەکو ئەم گروپە وەکو یانەیەکی ئەکادیمی هونەری مۆسیقالی ئافرەتانیە بەڵێ حتمما ئەوە پێوەکوتمان دەرچووی پەیمانگان هیوادارم گروپی واش ینی پەرە بستێنێن ساڵاتیشتان هەیە مەسەن لەو گروپەوە نیە لە مناسبەکاندا بەژاوێ ئاڵە خانەگە گۆرانی بێژ نەبوویتە دوو ئومەنێتم هەبوو من هیچیان ئەگەر گۆرانی بێژ نەبوومایە حەزمە کرد دکتۆرە بوومایە ئەوەی شەر خزمەتێکە ئەیگەێنێ بە خەڵکی و ئومەنێتی دومیشم ئەوەیە کە ئەگەر گۆرانی بێژ نەبوومایە دکتۆرە نەبوومایە حەزمە کرد وەزیری بەلەدێ بوومایە وەزیری شارەوانی ئەوەش حەزێکە لە دڵی خۆما وەلو من بڕوان ئەکەم گەمەوە ئاسێکە بە وەزیری شارەوانی ئەوەش بۆ جوانی و ڕازانەوەی شارەکەی گەرنا هیچ ینی طموحێکم نییە لەو مەنسەبە بەس بۆ جوانکاری و خۆشی خەڵکە دەستەزاری ئاسان خوشکزاریمانە کە بۆ مناڵی کچێکی زۆر هار بوو ئێستاشەوەتە لە سەرماوە جگە لە مەتۆڕۆژ ئیتر نازانم ئینسان کە لە بدایەتە ئەخڵقی هەرێکە تەبعێکی هەیە بەدەست خۆی نیە گەرسە من عەجوول بمیا هێ من بم بەدەست خۆم نییە ئیتر ئەوە شخصەتێکی ئینسانە وا دروست ئەبێت ئەوە بە عەجوولی ئەوە بە فەقیری ئەوە بە بەدەسەڵاتی ئیتر من بۆ ناوم وا ڕۆشتە بەجارە بووە ئەنی ئەگەشتە ئەوەی سەری خەڵکمان شکان يعني بەڵێ بەم ناڵێ بەس ئێستا نا ئەو سیفاتمتیان نییە تووڕەبوونەکەش ئەوەیە دڵم ناسکە بەخوا بە جددی زۆر ڕقیشم لە گۆرانی بێژە بێگانەکان بە دەنجی کامیان سەرسامیت عەرەب کەلسوم ئەساڵە نەسری ئەگەر یەک پارچەمان لە گۆرانەکەی ئەساڵە نەسر زانیمانە دەنجی زۆر خۆشە جاگەر ئەساڵە نەسری
بەسەر چاو چاوت خۆشی سواز قد الحروف اللي في أسامي العاشقين بحبك قد الثواني والدقايق والسنين بحبك قد الهموم اللي في قلوب البشر قد العيون اللي كحلها السهر قد الهموم اللي في قلوب البشر قد العيون اللي كحلها السهر قد ما قلبي اشتكى من نار حبك قد ما ليلي حكى عن طول بعدك قد الحروف اللي في أسامي العاشقين قد الدموع اللي في عيون المجروحين قد الهموم اللي في أسامي العاشقين قد الدموع اللي في عيون المجروحين أنا بحبك أيضا خوش ناس فارس زۆر لە هونەرمەندەکان لەوانەش موعینم خۆشەیە شەکیلام خۆشەیە مەهەستیم خۆشەیە ئەگەر یەک لەوانشمان مەهەستی خۆشی شو ئەگەر هەیدەبێ بۆنە بەڵێ دیارە گولستان گولستان چه بکن از دل تنگم مثل آفتاب گدامم نه تو بی سردم و بی رنگم گل سنگم چه بکن از دل تنگم مثل آفتاب گدامم نه تو بی سردم و بی رنگم همه آهم همه دادم مثل توفان مثل دادم همه آهم همه دادم مثل توفان مثل دادم گل سنگم چه بگم از دل تنگم گل سنگم چه بگم از دل تنگم مثل آفتاب گدامم نه تو بی سردم و بی رنگم لا خوش أنا أي ترك ترك سیبیل جانم خۆشەیە عیزەتم خۆشەیە ئیبراهیمم خۆشەیە جایتر کامێرەڵێن بەسەر چا سەنی öylem severim ki gözlerine inanamazsın bir anda kalbinin sesi olurum baktım her yerde güneş gibi dolarım canım onun için yalvarırım zalim tutulan elleri yalvarırım yaşayalım eksiz seninle yalvarırım senden eksik etme beni canım onun için أنا خانقي خلق لشوينة قشتكان أعلان ببيني بس شويك سيدي أكن
پێم وایە بێ هەر هونەرمەندێک خاصێت و شخصێتی تایبەتی خۆی هەبێ ئیتر من ئەچمە هەر شوێنەیە کە ناو بازار بێ ناو گەڕەکەکان بێ ناو مجتەمەعەکان بێت حتما من وەکو ڕێزێک سەیریان کردوم وەکو ڕێز جگە لەوەی کە زائیدەن ئەوە هونەرمەندە زایدەنەوە ئافرەتە ئیتر من سەری ڕێزیش بۆ ئەوان دانێنم چونکە ئینسان ڕێز بەخۆیەوەتی ئەگەر تۆ ڕێز یەکێ بگری ئەویش حتما ڕێزی تۆ وەگرێ ئالان خان دەنجی خۆشە بەڵام ئایا وەزارەتی ڕۆشنبی و دام و دەستگا بەرپرسەکان وەکو پێویست هاوکاری دەکەن لەبارەی هونەرەکەیە نەخێر ئالان ئەمەریانەوێت تەنها بۆ ئەو وەختەی کە خۆیان پێویستیانە وەزارەتی ڕۆشنبیریش زۆر نەک ئالان ئەمەر زۆر لە هونەرمەندان گلەی لێکەن وەزیرمان قەیناکە کابرایکی نووسەرە و ئەمە لە کیانێکی مسەقەفینە بەس هیچ لە هونەر تێناگە نازانێ معاناتی ئالان عومەر چێ معاناتی دانا عەبدولجەبار چێ معاناتی یەکێک لە هونەرمەندەکانی تر نفسی شت بەس ئەبێ کە یەکێک شیاوی ئەو جێگەیە بێ یا موسیقی بێ یان تشکیلی بێ یان مەسرح بێ یان لەبەر هەر لە بوارەکانی فەن بەس کە ئەو لە ئیشەکەی من تێنەگات چۆن خزمەتم بکە خزمەتم ناکە ئالان خان پێت وایە خەون و خۆزگەکانی ژیانت بە شێوەیەکی گشت و هونەرەکەت بە تایبەتی لە دەروی وڵات دێتەدی حتما چونکە ئەو بواری کە لەوێ ڕەخساوە لێرە جوزئێکی بچوو یعنی بۆمان ڕەخساوە یعنی هەموو بەتەواوەتی نییە من ئەگەر وەکو ئالان عومەر بچمە ئەوروپا حتما ئەتوانم سەفەری دەرەوەی وڵاتی تریش بکەم بۆی بتوانم دیسان هونەری خۆم پێشکەشکەم دەوێ حەزمە لێرە لە سێ محافەزە حەسر کراوم لە سلێمانی بۆ هەولێر لە هەولێر بۆ دوهۆک لە دوهۆک بۆ هەولێر لە هەولێر بۆ سلێمانی لێرە ئەنی لەو سێ محافەزە لەوێ قەت هونەرمەند پێش ناکەوێت ئیتر کە ئەگەر تۆ بتوانی سەفەری دەرەوەش پێ حتما شتێکی کە دەرەچی کات بۆ بەرنامەکانی ژیانتە هونەرەکەت سێ بەشی وەختەکەمە خوێندنەوە ئەرشی ماڵەوە کاروبارەکانی ماڵەوە بەڕێوەبردنی زۆر وەسواسم یعنی ئەگەر ئیشە خۆم نەکەم قەت ڕازی ناوم بەدەستی ئەی بەڵێ حەسم لەسەر ڕەنگەکە ڕەنگ هەر یەکە لە ڕەنگەکان جوانێکی خۆی هەیە من زۆر حەزم لە ڕەنگی شینە شینیش لەبەرەوەی کە هەست بە ئارامیەکەم کە کاتی ئەو ڕەنگە لە بەرەکەمیان اختیارەکەم ئاسمانی شینە ئالان خان زۆر ماماندی کردی داوای لێ بنشین لێ دەکەین ئەگەر پەیامێک شتێکت مایە لە کۆتایی بەرنامەکەتانە من ئەمێ زۆر دەستخۆشی لە جەنابتان بکەم هەر لە خۆشییا بن خۆشی ئێوە لە کۆتایی داگە دیاریەک بۆ ئێمە و بێژانی خۆشەویست بە بەرزایی ئاسمان من تۆم خۆشەوێ بە قوڵایی دەریاکان من تۆم خۆشەوێ بە خاکم قەسەم دەخۆم من تۆم خۆشەوێ بە تانتایی جیهان من تۆم خۆشەوێ زۆر سوپاسان دەکەین درودانی خۆشەویست لێرەدا و بەم زۆرە بێنە کۆتایی بەرنامەی جوانی ئەم جارەی بەرنامەکەمان تا بەرنامە و دیدارێک شتە بەخواتان دەستێرێ هەر شەو بچێتەوە خواتان